مردن و ئەگەری هەبوونی ژیانی دواتر سەرنجی هونەرمەندەکان و فەیلسوفەکان و زانەکانی ڕاکێشەوە بە درێژایی مێژوو ترس و هیوا و نیگەرانی ئەمانە ئەو شتانن کە هەستی پێ دەکەین کاتێک بیر لە ژیانی دواتر دەکەینەوە. بەڵام ئایا بەڕاستی زانەکان چی دەزانن سەبارەت بە ژیانی دواتر؟ ئەگەر زانیمان کە لەکوێ دەبین دوای مردنمان ئایا ڕێنمایمانەکە بۆ ژیانێکی باشتر یانیش بەرپرسیارێتە زەویەکانمان پشتگوێ خەین؟ زانینی ئەوەی کە مردن کۆتایی نەبووە، ئەمە ئەگەر چی و چی ڕوودەدات ئەگەر ژیانی دوای مردنمان دۆزیە و زانیمان. مردن بەو ئەندازەیە ڕاز نییە کە تۆ بیری لێ دەکەیتەوە. واژەی مردنی کلینیکی تەنانەت تا ساڵی 1946 نهات بۆ کایەوە، کاتێک لەلایەن دکتۆری هوژان بوشی دروستکرا. لەو ساڵە و ئاماژی بۆ کرد کە ئەگەر بە ئامێری پزیشکی گوێت گرت و هیچ گوێت لە ترپەی دڵ نەبوو، ئەوە بە شێوەیەکی کلینیکی نەخۆشەکە مردووە. لەمڕۆدا بڕیاردان لەسەر ڕوودانی حاڵەتی مردن ئاڵۆسترە لە پێشووتر. دڵ لەوانەیە بەردەوام بێت لە لێدان بۆ هەفتەیەکی تەواو و پاش وەستانی مێشک. ئەمە لەلایەن زانکۆی ئەمریکی کالیفۆرنیا لۆس ئەنجلس نیشاندراوە لە لێکۆڵینەوەیەکی ساڵی 1998. ئەم 175 شەیە هێشتا تا یاکەفتەکار دەکات لە دوای وەستانی مێشک. ئایا لەو شوێنەوە ئەتوانن دواتجڵەوی خۆیان بکەن بۆ ژیانی دواتر؟ بە تاکیدی ئێمە ناتوانین وەڵامی ئەمە بدەینەوە. ئەوەندەی بتوانین نزیک بینەوە لە بەرجەستەکردن و ڕاستی وەڵامەکان پێویستە سەیری ئەو ئەزمونانە بکەین کە نزیک بوون لە مردن. بەپێی گاڵەپۆڵی 2014 5 ملیۆن کەسی ئەمریکی ئەوەیان ڕاگەاندووە کە ئەزموونی نزیکبوونەوەیان هەبووە لە مردن و ئەوە تەنها لە یەک شار. چیرۆکەکان بە درێژایی گیان هەمان دیاردەنیشان ئەدەن کە ڕوودەدەن لە کات و ساتی مەرگدا، ئەوەی کە 4 دەورە درابن بە کۆمەڵە ڕووناکی بریقەدار یانیش بینینی بوونەوەرێک لە ڕووناکێکی بریقەدار و دروستکراودا بێت. ئەم ئەزمونە زۆر باوە بڵاوە کە بروسن گریس پێوەرێکێکە گوراوی ئەزمونی NDE دروست کرد بە ناوی گریسن نزیکبوونەوەیە لە مردن. ئەم پێوەرە ئەو نیشان ئەدات کە ئەگەر کەسێک ئەزموونی نزیکبوونەوەی هەبوو بێت لە مردن کە بە 16 پرسیاردیاری دەکرێت وەکو ئایا هەست کرد یاخود بینیت کە 4 دەورەدا بێتیت بە کۆمەڵە ڕووناکی درەوشاوە؟ ئایا بینیت کە بچیتە شوێنێکی نەئاسایی بە واتایەکی تر سەر و سروشی جیهانی؟ لە 4 ساڵی لێکۆڵینەوەی معریفە بە درێژایی ژیانەوە زانکۆی ساوسەت من ئەوەی دەرخست کە 139 کە تووشی وەستانی دڵبوون و ڕزگاریان بووە ئەوەیان خستەوتە ڕوو کە بە ئاگابوونە 4 دەورەکەیان پێش ئەوەی دڵیان کۆتوێتە لێدان. لە زۆربەی حاڵەتەکاندا مێشک لە دوای سی چرکە بەسەر وەستانی دڵدا لە کار دەکەوت. لەم لێکۆڵینەوەدا خەڵکی دەڵێن کەوان بە ئاگابوونە لە دوای 3 دقە بەسەر وەستانی دڵدا. ئەزموونی ئەوانەی کە ماونەتەوە بۆی کە کات خاو بۆتەوە یانیش خێرا بووە. ئەزموونی دەرچوونە دەرەوەی لاشەیە یانی شەستێکی ئارام و خۆش. تەنانەت هەندێکیان ئەویان ڕوون کردوێتەوە کە یادەوەریەکانی 4 دەوریانیان گرماوە. ئەم ئەزموونەواتایەک دەبەخشێ کاتێک ئەزانی کە چالاکێکی مێشک خێرا دەبێتە دەوروبەری کاتی مردندا. لە توێژینەوەیەکی ساڵی 2002دا کە لە سنتەری پزیشکی زانکۆی جۆرج واشنگتن خوێرا سەبارەت بە ئەلکترۆنسینەلۆگرامی 7 نەخۆشکە لە مەترسیداربوون و هیوای مانەوەیان لە ژیاندا نەمابوو. نەخۆشەکان کاتێک نزیک دەبوونەوە لە مردن لە سی چرکەوە تاوەکو 3 دقەی کۆتایی چالاکی تەزوی کۆندامی هەسە دەماریان دەرخست بوو. ئایا ئەم تەزوانە لە چالاکی ڕۆحیدا بەڵگەی هەموونی ژیانی دواتر نیشانەدا؟ وەڵامە کورتەکە نەخێرە.
زانای دەمار ئاندریۆن و بێرک وای دەخەمڵێنێت کە سیستەمی دەماری پارە و ماتیتکی شڵەژاوی ئێمە و سیستەمی دەماری هاوسۆزی ئێمە دەست دەکات بەکارکردن بە خێرایەکی تاو لە نزیک ئەزمموی مردن کە ئەم دوو سیستەمەشان بەشانی یەکتری کار دەکەن جاروبار. ئەم تێکەڵبوونەش دەتوانێت هەموو ئەزمونە جیهانی دروست کات کە خەڵکی باسییان لێوە کردووە. بەڵام ئەمەش تەنها تیۆریەکە. کەواتە چی دەبێت ئەگەر زانەکان جیهان گۆڕن بە دۆزینەوەی ژیانی دواتر؟ ئایا ئەوە تا چ ڕادەیەک کاریگەر دەبێت سەرچۆنێتی ژیانکردنی ئێمە؟ باشەوە وەستاوەتەوە سەر جۆری ژیانی دواترمان. با بڵێن دوو جۆر تایبەتمەندی جیاوازی هەیە، ژیانی دواترمان و بۆ جۆرەی لەسەر زەوی ژیاوی. ئەگەر ئەمە ڕاستێکی سەخت بێت کە هەمووان زانی بێتمان، پاشان هەمومان لەوانەیە هەڵمامدایە بۆ ئەوی خەڵکانێکی زۆر باشتر بووینەیە. خەڵکی ڕای جیاوازی هەیە لەسەر دیارترین هۆکارگەر لە خەڵاتکراوەکانی ژیانی دواتر و ئەکرێ ئەمە خاڵی ناهاو بەش بێت یاخود ناکۆک بێت. تەنانەت لەوانەیە بوارێک فراوان لە زانستی نوێش تەرخان کرابێت بۆ دۆزینەوەی یاساکانی ژیان دوای مردن. بەڵام ئەی چی ئەگەر پێچەوانەکەی ئاشکراکرا؟ چی ئەگەر تەنها شوێنێک کە هەمووان بۆی بچین؟ هەرچێکیشیان کردبێت لە ژیانی پێشتریان توێژەرەکان بۆیان دەرکەوتووە کە کاتێک مردیان بخرابێتەوە خەڵک زیاتر باڵسار دەکەن، زیاتر دەخۆنەوە و زیاتر جگەرە دەکێشن و باواتایەکی تر بەردەوامی ژیان دەدەن. ئەوە نابێتە نیشانەیەکی باش یاخود باوەپێکراوە بۆ ئەو ڕاستی کە ژیانی دوای مردن جێگایەکی بەرپرسیارەتی و دوڕفێنە. ئەکری ئاسان بێت بۆ خەڵکی کە بڕیار لەسەر ئەوە بدەن کە چی ڕوویداوە لەسەر زەوی یاخود بەسەر زەویدا ڕاستێکی گرنگێکی ئەوتۆی نییە. تەنانەت لەوانەیە خۆکوشتن و هەڵسوکەوتی کەمتر خەمانە زیاد ببێ. مردن پەرستی کەس هەیە؟ تەنانەت گەزانەکانی شەبوونی ژیانی دوای مردن پشڕاستکەنەوە ڕاستێکی ناتوانن بزانن کە ژیانی دوای مردن چۆن چالاک دەبێت. تەنها خەڵکانێک بزانن چۆن دەبێ مردون.